دانیشتوانی پرۆژەی نیشتەجێبوونی شاری ئەوین لە نزیک گەڕێکی وڵوبەی شاری سلێمانی زیاتر لە 500 ماڵ دەبن و داواکارن مەیدانی کڕین و فرۆشتنی ئاژەڵ لە نزیک ناوچەی تانجەرۆلا ببرێت و شوێنێکی گونجاو کە لەگەڵ مەرجە ژینگەیەکان یەک بگرێتەوە بۆ ئەو مەیدانە دیاری بکرێت. دانیشتوانی شاری ئەوین ڕای دەگەێنن بۆنی ناخۆش و پاژماوەی زیانبەخشی ئاژەڵەکانی ئەو مەیدانە و تێکەڵبوونی خانی ئاژەڵەکان لەگەڵ خانوەکانی پرۆژەکە و بڵاوبوونەوەی مەڕووماڵات بە ناوگەڕەکەکاندا تەواو هەراسانی کردوون و بەهۆی ئەوە بەشێک لە وڵاتیان ماڵەکانیان چۆڵ کردووە. ئەمە وەزانیە بەدەزەمایانەوە سەری ئەو شیوەکەن سەری زێرابەکانکەن بەڕاستی نییە هەر ژیانی تیان نییە بەس منی تیا ئەژیم هەرچی ماڵ هەیە هەمووی چۆڵە ئەم ریزە ماڵە هەرچی ساحب ماڵەیە ئەڕوات ئەڵێ ئەممایانە لا نەچێ ناتوانین بین داوای لە حکوومەتەکەین هاوکاریەکمان بکەن. مناڵی وردمان هەیە هەموو هەفتەیە ئەبێ دەرمانکەین و ماڵ گوێزینەوە لەبەر مناڵەکان ماڵ جێبێلین مێشولە خواردوینی ینی بۆن و بەرام و مێشولەکە زۆر ئیزعاجی کردوین و هینی کردوون چەند جاریش حکوومەت بەڵێنی پێداوین و عەدی پێداوین کە ئەم مایانە بگوێزێتەوە لایدا وەکو هاوڵاتیەکانیش بەشداربووەکان ینی هینەکەیان ئەوەیە کە ئەمە لادەن ئەمە لا نەچووە لایەن نەبردووە تا ئێستا نازان بۆچی ماوەتەوە تەخیرەکەن. کاسبکارانی مەیدانەکەش داواکارن شوێنێکی گونجاویان بۆ تەرخان بکرێت تا ئەوانیش بتوان باشتر کار و کاسبی خۆیان بکەن. لێرە سەرێبڕی بەڕاستی خاشاقێکی پیس لە گوزەری خۆمان فەڕاین هیچ کەسێکی وان نایە بە خاوێنی کاتەوە بە جوانی شوێنەکەمان ئەگەر هەر ئەیرە بێ بۆمان چاکەن ئەگەر هەر ئەیرەیە کۆنکرێتێکی باش شوێنێکمان بۆ بکەن کە پارشمان لێسن باشترە کولی حیوانە 5,000مان لێسێنێ مۆری بۆمان بکە فەخسیمان بۆ بکە حەزەکەین. باڵێندەری پرۆژەی شاری ئەوینیش ڕای دەگەێنێت کاتێک ئەوان پرۆژەکەیان جێبەجێ کرد پێیان ڕاگەیاندون ئەو مەیدانە لا دەبرێت بەڵام لایەنە پەیوەندیدارەکان ئەویان پشتگوێ خستووە و کەمتەر خەم بوون. خۆیان ئەزانن کە لێرە ئەو خەلەلانە چییە ئایا مەیانی حیوانە ئەم زێرا بە جوانەیە بۆ نیە و مەیانی حیوانی ئەمانە هەیە بەڵێ هەموو دایرەکان ئاگدار کراونەوە بە ڕسمی ئێمە ئەتوانین دانیشین لەگەڵیانە. بەڵام بۆ ئیستا کە حاڵیەن ئەو ئەرکەی لەسەر شانی خاوەنی پرۆژەکەیە تەواو بووە چونکە پێش ئەو کەناڵەکان زۆر هاتن ئیستا کاک فەرمان چەند جار من ڕێزم هەیە بۆی ئالەم کامێرەوە پێڵم چەند جار خۆم دیومە لێرە حزوری بۆ هاتووە بەڵام ئەوەنەی کە ئەرکی سەر شانی کاکشعالی تاوبێتە ئێمە نەماندیەوە لێرە بۆ وەزایفەکانی تر وەک زێراب وەک جادە ئەوەنەی ئێمە ئاگداری ئەغدەکانین لەسەر شانی حکومەتە بەڵام کام حکومت کوا بۆ نایە نازانم ئەو پرسیاری لای خۆیانە. بەڕێوبەری فەرمانگەی ژینگەی سلێمانیش ڕای دەگەێنێت مەیدانەکە ژینگەی ناوچەکەی پیس کردو و بە نووسراوی فەرمی داوایان لەلانە پەیوەندیدارەکان کردووە ئەو مەیدانە بگوازرێتەوە بۆ شوێنێکی گونجاو و تەندروست. ئێمەش بۆ کارکردن لەسەر ئەوە نووسراوێکمان ئاراستەی بەڕێز جەنابی پارێزگاری سلێمانی کردووە بۆ ئەوی هەرچی زووترە لیژنەیەک لە سەر بەڕێوەبەراتی لایەن پەیوەندیدارەکان پێک بهێنێت بۆ ئەوەی شوێنێکی گونجاوی بۆ دیاری بکەین و شار و ئەو ناوچەیە لەو کێشەیە ڕزگار بکەین. سەرۆکی شارەوانی سلێمانیش ڕای دەگەێنێت لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان و مەیدانەکە دەگوازنەوە شوێنێکی دوور لە ناوچەی نیشتەجێبوون. ئێماوەیەکی زۆر لە گفتوگویان لەگەڵ قایم قامێت و لەگەڵ نوێنەری ئەو قەسابانی کە لە ناوچەکە کار دەکەن بۆی کە بتوانین بە هەر سێلامە بگەینە ئەنجامێک شوێنێک دیاری بکەین کە بکەیتە دەرەوەی شاری سلێمانی ئەو پێداویستیانی کە ئەوان پێویستیان پێێتی هەم لە کارەبا و هەم لە ئاو هەندێک لە هەندێک خزمەت گوزاری و کوڕێگا و بانوشوە بتوانین کار ئاسانی بکەین ئەو کاتە بکەینە گوێزانەوەی ئەو قەسابانە بۆ شوێنێکی دیاریکرا و لە ژێر ئیشرافی ئەو کاتە بەیتەڵیە شاوێک کە باشتر لە ڕووی تەندروستیەوە هەوڵێکی زۆرمانداوە ئیشەڵا ئومێدم وایە ساڵانی ڕابردوو کێشەمان زۆر بوو لەگەڵیانە ئێستا تقریبا تەفاهمێ لە نەتیجە ژاگەینەوەی ئیشەڵا گوێزرێنەوە و ئەوانیش ڕازیە بن و ڕزگاریشمانە بێت لەو بۆن و بەرام و پیسی کە کۆتۆتە ئەو ناوچانەوە کە بە شێوەیەکی نایاسایی کارەکان ئەنجامەدەن. مەیدانی کڕین و فرۆشتنی ئاژەڵ لە ناوچەی تانجەرۆ ماوەی زیاتر لە 15 ساڵە لەو شوێنەیدایە و لە ئێستادا تێکەڵ بە ناوچەی نیشتەجێبوونی وڵاتیان بووە وێڕای دروستبوونی مەترسی لەسەر تەندروستیان بۆنی ناخۆش و فڕێدانی پاشەڕۆی مەڕووماڵاتی سەربڕاوی ئاژەڵەکان بۆتە هۆی نیگەرانی دانیشتوانی شاری ئەوین و گەڕەکەکانی وڵو بەوشێ عەباس و دانیشتوانی دەوروبەری مەیدانەکە. سەرۆکی شارەوانی سلێمانیش وەک لە ڕێگەی کورسات نیوزەوە ڕایگەیاند بڕیاری چارەسەرکردنی کێشەکەیان داوە و ئەو مەیدانە لەو جێگەی ئێستای لا دەبرێت و دەبرێتە شوێنێک کە لەگەڵ مەرجە ژینگەیەکان یەک بگرێتەوە. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.